ژمارەی داخڵکراوانی گەرنتینە تا ئەمڕۆ لە ڕۆژی دەست بەکاربوونی گەرنتینەکەەوە 280 کەسە لەم 280 کەسە 25 کەسیمان ڕەوانەی گەرنتینەکانی سلێمانی بەوێ کردووە. لەم ڕێژەیە لە سایە 64 لێرە و لە سایە 36 مێیە. ئەوەی کە هەیە بە تەمەنترین داخڵکراوی گەرنتینەکە ژنێکی تەمەنی 70 ساڵە، بچووترین مناڵشتیایە 2 ساڵی. کۆنتترین بەروار کە داخڵ بوو بێ لە گەرنتینەکە لە 22 و کۆتا بەرواریش کە داخڵ کرابێ لە 3 داخڵ کراوە کە ئەمە ڕۆژی پێوان هەندێ ئاماری کەمان هەیە کە ئەویش ژمارە ئەو هاوڵاتیانەیە کە وەکو گومان لێکرا و داخڵ بە نەخۆشخانەکە کراوە کە ئەمە تاکو ئێستا ئێمە لەو بەشەی نەخۆشخانەی گشتی کەلات کە تایبەتمان کردووە بە چاودێری شارەسەری کەیسی گومان لێکراوە و سەرجەم ئامادەکاریەکانی بۆ کراوە. ئەمە 5 هاوڵاتی هاونیشتیمانی خۆشخانە دوای نردنیان پشتینەکانیان بۆ سلێمانی سەرجەمی پاک دەرچوو، هیچیان لە گومان لێکراویش دەرچوو کە فەحسەکانیان پاک دەرچووە. ئەو فەحسانەی کە دێنراوە هەمووی سفر بووە. تاکو ئێستا لەو بازرگانی کە دواتر لە ساڵە ئاغا و شێخ لەنگەر و زنانە و شوێنەکانی کفری دیکە دامانناوە، پشکنینی سەرەتایی بۆ 22,900 هاوڵاتی کراوە کە داخڵی هەرێمی کوردستان بوون. ئەمە بێجگە لەوەی کە سەرجەم ڕێنمایەکانی دیکە بە گەرنتینەکردنی سەرجەم ئەوانەی کە لە کۆماری ئیسلامی ئێران گەڕاونەتەوە و نێراونەتە گەرنتینەکە. ژمارەی ئەو هاوڵاتیە گەڕاوانەی لە دەواازەی نێودەوڵەتی مەرزی پێویستان پشکنیان بۆ کراوە لە 25 کەس بوو کە ئەمە ژمارەی ئەوانی کە دەگەڕێنەوە زۆر کەسی کردووەوە و مەسەرجەمیان گەرنتینە کراوە. ئێمە لە 23 دووە لیژنەیەکمان بۆ گرتنی میوانخانەکان پێکێدا و کاتە کە ڕاستپێدای بۆ گرتنی میوانخانەیە بە سوپاسەوە بۆ وتێبەندەنای کە تاکە ئۆتێل بوو لە شاری کەلار و لە ئیدارەی گەرمیان ئۆتێلەکەی خستە خزمەتی ئەم پرۆژەی و ئەمە زۆر سوپاس دەکەین. لە 26 دووە ئەندامیمان بۆ کارگەڕی گەرنتینەکەدانا فەرمانمان بۆ دەرکردووە لە 27 مانگە قاوشمان جیا کردەوە بە تەواوەتی دامانبڕی لە ناو خەستانەکە. لە 25 دووە ئێمە هێڵی گەرمی تەندروستی گەرمیانمان خستە کار بۆ ڕوونی کۆڕۆنا و سەر 24 کاتژمێرە کارمەندی لەسەر بۆ وەڵامدانەوەی سەرجەم پرسیارەکانی هەمووشتمانیان لە یەکی سێدا دوای بەدەستگەیشتنی فەرمانی وزاری لیژنەیەکی فراوانی نائاساییمان دروست کرد لە تەندروستی گەرمیان و سەرشەم کار و ئیشەکانی بەڕێوەبەرایەتیمان بەسەر ئەو تیمەیە دابەشی کە ئێستا بەشی زۆری لێرە ئامادە بووە. ئێستا نۆتیم پێکهێنراوە سەرجەم ژمارەی ئەندامەکانی ئەوەی کە لەم پرۆسەیە بەشدارن لە ڕۆژی جومعەوە نزیکەی 128 فەرمانبەرەکە. من لێرەوە سوپاسی خۆم ئەگەیەنم بە بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان بەڕێز قایمقامێتی کەلار قەزای کەلار، قایمقامێتی قەزای کفری، بەڕێوەبەرایەتی گشتی ئاسایش، بەڕێوەبەرایەتی پۆلیسی ناوخۆ، بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیسی ناوخۆ، ئەمانە سەرجەم هاوکار بوون بۆ ڕێنمای جێبەجێکردن ڕێنماکان و سەرکردنی کارەکانی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی گەرمیان کە توانیمانە تا ئێستا پرۆسەکە زۆر بەسەرکەوتووی زۆر باشی بەڕێوەبەری و تا ئێستاش بێژگە لەو چەند حاڵەتی کە گومان لێکراو بوون دوای پشتیمان بۆ کردنەوە خۆشبەختانە تا ئێستا هیچ حاڵەتێک لەلای ئێمە تۆمار نەکراوە. بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە ئێمە ساردینەوە لەو پرۆسەیە چونکە پرۆسەیە بەردەوامە ئەمە چەند مانگێکی پێ دەچێت تاکو بە تەواوەتی ئێمە دەچینە وەرزی گەرماوە و نەخۆشیەکە و دەودا بەڕێونەما دەچێت. من لێرەوە سوپاسان دەکەم، سوپاسی ئامادەبوونی بەڕێزتان دەکەم. ئەوەی هەبوو ئێمە ئەمڕۆ ئێلان دەکەین کە نزیکەی 56 کەسمان هاونیشتیمانیمان لە گەرنتینەکە دەردەچێت و بەردەوامیش دەبین لە ڕێژەکانیکە